بەڕای جەنابەت لە کۆمەڵگەیە کەسانێک هەن وعد و بەڵێنیان لەلان نییە هۆکارەکە چییە؟ بۆچی وایە؟ وەڵای سیلێ ڕەم نەماوە، یعنی ئینسانەکان چەندێک دوورکەونەوە لە یەک چینە زۆر بەڵێ، یعنی هەمووی بوویتە مەسلحات کە کاری پێت نەما، ینی مەسلحاتەکە نەما وازت لێ دێنی واز لێ دێنێ. بەڵێ باشە ئەگەر کۆمەڵگەیەک وعدیتیان نەما بەڵێنیتیان نەما چی بەسەر دێ؟ وەڵا نامێنێ، باش نامێنێ. من لە شوێنێک پرسیارێکم کرد وتیان متمانە نامێنێ کە متمانەش نەما ئینسانەکان دوورەکەونەوە لە یەک. تا چەندێ هاوڕێم قسەی؟ وەڵا ڕاستە. ڕاستە؟ بەڵێ. تۆ کەسانت بینیوە لە کۆمەڵگەیە خاوەنی بەڵێنی خۆیان نەبن؟ تۆ مامەڵەت کردو لەگەڵێنە؟ بەڵێ. ئەو جۆرە کەسانە لە کۆمەڵگەیە کاریان پێت نەما وازت لێ دێنن. واز لێ دێنن. بەڵێ. خاوەنی چۆن کەسایەتیەکە نەمانە؟ وەڵای هیچ کەسایەتیان نییە. نییە. ناوەڵە. دەستان خۆش بێخوا. سوپاس. بەڕێز. ئەو خوشکە بەڕێزە وەڵامێکی سەیری دامەوە بۆ ئەم پرسیارە. ئەیوت کەسی مەسلحچی زیاتر خاوەنی پەیمانی خۆیەتی لەگەڵ تا. بۆ ئەو بەڕێزە باسی نەکرد بەڵام من پێتان ئەڵێم بۆ. لەبەرەوەی کەسی مەسلحچی چی یانی ئەو کەسێک کە مەسلحەتێکی لەگەڵ تا هەیە. بۆ لای ئێمە ئەو شەیە کەمێ ناشرینە چونکە ئیستیغلال تەکات لە دوای ئەوەی تر ئیشی پێت نامێنێ. کەسێک کە مەسلحەتێکی لەگەڵ تا هەیە پەیمانەکانی ئەباتە جێ لەبەر ئەوەی مەسلحەتەکەی بڕواتە ڕێوە. خۆ ئەگەر ئەو مەسلحەت و ئەو بابەتەی کە لە بەینتانە هەیە ئەو سوودەی کە لە بەینتانە هەیە نەمێنێ زۆربەی جار 100% ئەو کەسە خاوەنی پەیمانی خۆی نامێنێ. بۆ لەبەرەوەی کاتێک کە وعدێکی لەگەڵ تۆیە ئەبردە جێ بەسەری ئەبرد لەبەر ئەو مەسلحەتە بوو کە هەتا لە دەست نەدرێ. بەڵام ئەو مەسلحەتە نەما لە نێوانتانە ئیتر ئەو کەسە دوورەکەوێتەوە لە جێبەجێکردنی وعد و پەیمانەکانیان.